دکتۆر ئەگەر ئێستا تەماشا بکەین باری دەرونی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی زۆر لەبار نییە ئەو بارە دەرونی کە ئێستا خەڵکی کوردستان تێیدایە دەکرێت هۆکار بێ بۆ زیادبوونی نەخۆشی دڵ و جەڵتەی دڵ و ئەو بابەتانە ئەکید هەموو شتێک دەور دەبینی چکە ئینسان دەتوانم بڵێم زیندەوەرەکە زۆر زعیفە لەوانەیە قسەی خۆش تەسیری لێ بکە هەفتەگە تو دڵت پێتون بی دڵت پێ خۆش بی قسەی ناخۆش هەفتێک پێ دڵتون بی هۆرمۆناتی جەستە تێک بدە بارە دەرونیەکان ئەوجە تا چییە ناو خێزانە چ لە ناو مەحەلە چیە چ لە ناو قەبیلە چیە چ لە ناو شارەچە چ لە ناو وڵاتە چیە هەموو تەسیرێکی دەبی لەسەر ڕێڕەوی تەندروستی ئەو بەشەرەی و هەروەها ئەو شتانی کە باسمان کرد ئەو تەوەرانەکان بەڵام ئەوانەش دەور دەبینن لە جێبەجێبوونی ژیانێکی تەندروست یاخود جێبەجێبوونی ژیانێکی ناتەندروست دکتۆر بەڕای تۆ دەبێت دکتۆر چارەسەرکار بێ یانیش خاوەن ویژدان بێ زۆر دەبینین لە ئێستادا دکتۆر بەڕاستی دوور لە ڕۆی جەنابەت و کۆمەڵێک دکتۆری بەڕێز بەڵام دکتۆری واشەیە کە بەڕاستی لە بۆ پارە نەخۆش وا دەکە نەخۆش بە بەردەوامی سەردانی بکاتەوە بیر و ڕای تۆ تێڕوانینی تۆ لە بۆ بابەتە چییە؟ بەڕێی من ینی هەموو پرۆفیشنالیەکانی ناو کۆمەلگاواتە نەتجارە قسابە سایق تەکسیە سیاست مەدارە ڕۆژنامە نووسە پێشکەشکارە کامبیرەمانە هەمووی باش نییە و هەمووشی خراپ نییە هەردوو چینی تێدایە باشەکان و خراپەکان هۆکاری ئەوەی کە باش بووە کە خراپ بووە دەتوانین لە منداڵیەوە پێدا بێ لە داک و بابی تربیەتی ماڵەوە و تربیەتی وڵاتەکەی و تەبیعەتی و حالەتی مادی ئەوە مۆزوعەکە جارە ناچین ناوێ بەڵام مەقسەدم ئەوەی دەتوانم پێتام دکتۆریش هەروایە دکتۆریش هەر لە منداڵیەوە لە عایلەشی پەروەردە بووە لەو مجتەمەعی گەورە بووە و دکتۆریش ئیشی بەوانیت کە ئیشی بە فیتەرێکە ئیشی بە ڕزق فرۆشە چیە ئیشی بە ئەوەی ماسی دەفرۆشی وەکو مهنەکە دەستی پێ دەکات ئەگەر بڵین پیژەی دکتۆراتی پیشەیەکی مرۆیە ئەوان کەش مرۆیە ئەو کەسێک کە جادە لۆ دروست دەکە جادەی باش لۆ دروستکە ئیشەشی زۆر مرۆڤ دۆستانە ئەگە تاسەشی لە دروستکە ئایلەکە لەوانێت حادسەش بکەن ئایلەکە هەموو بمرن فئیشی پزیشکی شەروایە ئەویش مرۆڤ دۆستی ینی ئەمن ئەوەی دەمەوێت بڵێم ینی هەموو پیشەکان مهمە و هەموو پیشەکان علاقی بە مرۆڤ و ئەوە هەیە بەڵام لۆ گەڕانەوە لۆ بزەبت لە ئەوەی کە سوالەکەی جەنابەت دەبی سیستەم هەبی کۆنتترۆلی هەموو بەشەر هەموو مرۆڤەکان بکە ئەم ناتوان بڵێن فلانکە دکتۆرە پیاوەکی باشە یان فلانکە ڕۆژنامە پیاوەکی باشە ئەمە سیستەمی دروست دەکەم دەبی هەمومان لەسەر سیستەمەی بڕۆن باشەکان خراپەکان مەجبورن داخلی سیستەمەکەی بن هەر کەسێک لە خارجی سیستەمەکەی شقاوەک بەهاوێ پارەی زیاتر وەگری فەحسە چی بکە کە زیادەتر نییە ئەو سیستەمە محاسبەی بکە لایدا موقتی یان ئامۆژگاری بکە چونکە ڕێڕەوی مرۆڤایەتی هەروە بووە ئەو وڵاتانێک کە توانیتیان طبقەی دژی طبقەی دروست نەکەن ئەوانە سەرکەوتو بوون.